پێم وابێ گوێتان لەو ئاهەنگ و هەڵپەرچێ و گۆرانیەیە هاندەرانی یانەی هەولێر دەڵێن خوایە ئەو خۆشەمان لە تێک نەدەی جارێکی دیکە هەولێر توانین سەرکەوتن تۆمار بکە سێ خاڵی دیکە بەدەست بێنێ و پارێزگای لە پێشەنجی ڕیزبەندی خولی عێراق بکات دوای ئەوەی کا بە یاریەکی زەحمەت توانی لە یانەی غەڕاف بباتەوە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک دەکرێت ئەوە بڵێ کە یانەی غەڕاف ڕێز و احترامی هاندەرانی هەولێری بەدەست تێناچوو کە بەڕاستی یارێکی زۆر باشیان پێشکەش کرد بەڵام لە 2 ساتەکانی یاریەکە پەناڵتیەک بۆ یانەی هەولێر بووە فریادڕەس و جارێکی دیکە لەو گرێکوێرەی ڕزگاریان بوو کە لە درێژای یاریەکە هەیان بوو هەولێر سێ خاڵی دیکەی بەدەست تێنا پارێزگای لە پێشەنگ دەکات بەڵام یارێکی زەحمەت بوو دەبێ باسم قاسم جارێکی دیکە ئەوراقەکانی خۆڕێک بخاتەوە چونکە غەڕاف ئەمڕۆ بەرامبەر بە هەولێر بە شێوەیەکی زۆر بێزوەستایە بە تایبەتی لە ناوەڕاستی یاریگا کە هەولێر کێشەیە بوو ئەوەی گرینگە بەلای هاندەرانەوە ئەو هەڵپەرچێ و گۆرانی و ئەو شایی و سەمایە کە سێ خاڵی گرنگ بوو و بردنەوەیەکی دیکە و بەردەوامی خۆشیەکانی هەولێر لە پلەی یەکەمی ڕیزبەندی خولی ئەستێرەکانی عێراق